جعفر ئاڵاکەی هەڵگرت چوار دەوری گیر شەهید پارەی بەخۆی نێشت بۆ هەموو یارمەتی فەقیر و هەژارە پیانەوە باوکی هەژارە هێنانیە فەرمێ ماچی کردن دانە بەدان عون و عەبدوڵڵا و محەممەد و سێ کوڕی محەممەدیان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شێوەیە 5,000 چەکداری نارد بۆ جەبهەی ئەوروپیەکان ڕۆم لە شام ئەوانیش 200,000 چەکداریان بۆ خۆ کردەوە 100,000 خۆیان و 100,000 عەرەبە گاورەکان وەختیە فەرمی بەیانیمان لێ بۆ سەیرەکەین حتا چاو کارەکە سەربازە بەسوار لایە 5 کەس بەرامبەر 200 کەس 5,000 بەرامبەر 200,000 کەس پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ سەرکردەی بۆ دانان جعفر فەرمی ئەگەر شتێکی لێ هاو شەهید بوو عەبدوڵڵای کوڕی ڕەواحە سێ ئەمیر بەم شێوەیە عەبدوڵڵا شتێکی لێ هاو زەیدی کوڕی حارثە ئەو زەیدی کە خۆی خۆشەویست باوکی ئوسامە هەواڵ بە چی بگە 1000 کیلۆمەتر دوورە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر مینبەر ڕۆژێکیان دانیشت فەرمی بوەستە ئاوا وەکو بیبینێت فەرمی ئەوەی ئێستا حالیەن ڕاستەوخۆ گەیشتون بە سوپای ڕۆمەکان ئەوە کەوتنە جەنگەوە ئەوە جعفر ئاڵاکەی هەڵگرت چوار دەوری گیرە شەهید بوو داوای لێخۆشبوونی بۆ بکە